بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەفتەی ڕابردوو سێختی کۆچبەران لە سنووری ئاوی وڵاتی تورکیا و یۆنیان وەرگەڕان بەڵام تاوکو ئێستا چارەنووسی بێسەر و شوێن بووان دیاری نەکراوە بە پێی زانیاریەکانیش تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق بە دوارە چوونی جددیان بۆ لێکۆڵینەوە دۆزینەوەی تەرمی بێسەر و شوێن بوانی ڕێگەی کۆچ نەگرتۆتە بەر ئەمە لە کاتێکدا کە ژمارەیەک لە بەرپرسانی باڵای هەرێم ئێستا بۆ بەسەربنی پشوەکانی سەری ساڵ ڕویان لە دەرەوەی وڵات کردەوە بەشێکیشیان ڤیددیۆیان بڵاوبۆتەوە کە لە باڕی وڵاتانی دەرەوە لەوێ خەریکی بەسەربرنی کاتی خۆشن لە کاتێکە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان لە ماتەمیدان و لە زۆربەی شار و شارۆچکەکان هاوخەمی دەردەبڕن بۆ قوربانیانی ڕێگەی کۆچ. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ هەریەک لە بەڕێزان دکتۆر عەبدوڵڵا عومەر دکتۆرە لە کۆچ لە هەولێرەوە هەروەها شەهرام حەمە نوێنەری دەستگای لووتکە لە ئەوروپا تاوتوێی مامەڵە حکوومەتی هەرێم و عێراق لەگەڵ مەلەفی کۆچبەران دەکەین. کاک شەهرام بەخێر بێگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین وەکو دەستگای لووتکە بۆ کاروباری پەنابەران هیچ ئامارێکتان لایە لە ماوەی ئەمساڵ چەند کەس کۆچی کردووە چەند کەس بێسەر و شوێن بووە؟ سڵاو کاتەوە کاتێکتان باش زۆر سپاس بۆم دەرفەتە بەڵێ بەدڵنیایە ئێمە ئاماری 5 ساڵی ڕابردوو لە ماوەی پێشوە قسمانە ڕوو سەرجەم دەستگاکانی ڕاگەیاندن بەپێی ئامارانی کە لە بەردەستی منە لە ساڵی 2021 هەتاوەکو ئێستا کە ئامارێکی نافەرمیە بڵاوەکرێتەوە نزیکەی 53,000 کۆچبەر لە باڵین لە هەرێمی کوردستان و لە عێراقەوە کۆچیان کردووە و بەداخەوە بەردەوامیشی هەیە و ڕێژەکە ڕوو لە زیادبوونە. یعنی نزیکەی 55,000 لە سەرەتای ئەم ساڵەوە کۆچیان کردووە بۆ دەرەوە؟ 53,000 بەڵێ بەڵێ ئەوەکو ژمارەی بێسەر و شوێن بووان یاخود ئەوانەی کە گیانیان لەدەستداوە. بەڵێ هەڵبەت ئەمە چەند ئامارێکی وردمان لەبەر دەستە سەبارەت بە بێستەر و شوێنبووان و نادیارەوە گیان لە دەستدانیشمان هەیە ئەوانەی کە لە ئەم ساڵە بەداخەوە کە گیانیان لە دەستداوە هەتاوەکو ئێستا 287 هاوڵاتیە و 190 هاوڵاتیشمان هەیە کە بێسەر و شوێنبوون و نادیارن یعنی کۆی گشتی قوربانیەکان کە ڕووی داوە ئاکاتە 477 قوربانی لە بەس تەنها لە ساڵی 2021 یعنی تەنها لە 2021 457 هاوڵاتی بڵێن ئەوانەی کە ئاماری بێسەر و شوێن بووان لەگەڵ ئەوانەی کە گیانیان لەدەستداوە؟ نەخێت ببوورە تەنها لە ساڵی 2021 53 هاوڵاتیە کوێ قوربانیەکان بەڵێ بگرە ئەوە ڕێژی گشتی هەموو ساڵەکان بوو تم ئاماژەم پێەیە داوای لەبوردنەکەم جارێکی کەش کۆی گشتی گیان لە دەستدان 36 هاوڵاتیە لە ساڵی 2021 هەڵبەت بە ئەمە ئاماژە پێتەم ڕوونی بکەمەوە بەبێ ئەم سێ حاڵەتی کە هەفتی پێشوە ڕوویدا کە لە بەداخەوە لە دوورگەکانی وڵاتی یۆنان بوو ئەمە بەدەر لەو سێ حاڵەتەیەش کە لێش قوربانی ترمان هەیە و حەوە هاوڵاتی ترمان هەیە وەکوی گشتی ساڵی 2021 کاتە 53 قوربانی. بەڵێ ئەی کۆی گشتەکە وتت لە 2015ەوە چەندە کۆی گشتەکە زەحمە نەبێ کۆی گشتەکە لە 2015ەوە وەکو ئێستا باڵێن تا ساڵی 2021 ئەمە ئامارێکی نافەرمیە 649,273 هاوڵاتی کورد و عێراقی کۆچیان کردو بەرەو وڵاتانی دەرەوە. بەڵێ باشە کاک شەرام بەس سەبارەت بە بڵێن لە میدیا جیهانیەکان یاخود لە دەرەوە چۆن باسی کۆچ دەکرێت کە زۆربیان ئێستاوانەی کوردن کە ڕوو لە دەرەوەی وڵات دەکەن کۆچ دەکەن لە دەریایی جێدەخینکەن لە دارستانەکانی بیلاڕوسیا لە دارستانەکانی فەڕەنسان لە کەمپەکانی یۆنان لیتوانیا بڵێن پۆڵەندا چۆن باسی دەکرێت لەسەر ئاسی میدیای دەرەوە؟ بەڵێ بەداخەوە وەکو لای هەمومان ڕوونەوە لەسەر جەمیدیاکانی شار بە شێوەیەک باسەکرێکە بەداخەوە بۆ بە مەسەلەیەکی سیاسی کە زۆربەی وڵاتەکان وەکو کارتێکی فشار بەرامبەر بە وڵاتانی ئەوروپا بەکاری دێنن بە هەمان شێوەیە و وڵاتانی باڵێن بەڵقان و سنوورە ئاویەکانی یەکەم وڵاتی ئەوروپی کە داخڵە بن هەمووی وەکو کارتێکی فشار بەرامبەر بە وڵاتانی ئەوروپا بەکاردێت بەداخەوە کە تەنها قوربانی لەم بینەیە کە ئەبێت تەنها کۆچبەرانن کە لە سەرە وڵاتانەوە ڕێگەیەکی سەرەکیە و بەداخەوە لەم ئاخیرەشەکە لە بیلاڕوسیا هەمومان بەچای خۆمان ئەومان بینی
کە با بڵین چەند قوربانی لێکەوتەوە و چ حاڵەتێک ڕوویە کە هەتاوەکو ئێستاش بەردەوامە بەداخەوە. بەس بڵین لە ئاسی میدیای جیهانی چۆن باسی پرسی کوردستان دەکرێت لەسەر مەوزوعی کۆچبەران؟ بەڵێ وەکو میدیای جیهانی بەتەنها ناتوانین بڵین کوردستان بەداخەوە لەبەرەوەی کە ئەکسەرێتی وەکو عێراق ناوی ئەهێنرێت لەبەرەوەی کە دەوڵەتی عێراق هەیە ئێمە با بڵین کوردستان وەکو هەرێمی کوردستانە بۆیە هیچ کاتێک ئامارێکی فەرمی و قسە و باسێک نییە بە تایبەتی لەسەر کوردستان بکرێت بۆیە هەمووی با بڵین لینکەکرێتەوە بە وڵاتی عێراقەوە ئەگەڕێتەوە بۆ بارودۆخی سیاسی لە وڵاتەیە کە هەیە بارودۆخی ئابووری لە وڵاتەیە کە ئەگوزارێت بەداخەوە کە حاڵەتایەکی ناخۆش بوو چ لە ناخۆ و چ هەندەریش ئەبێ بۆ هەموو پەنابەرانی کە ڕوەکەنە دەرەوە بەڵام بە گشتی ئەوەی کە باسێکرێ ئەگەڕێتەوە بۆ بابەتی سیاسی وڵاتەکە. باشە ئەگەر بە کوتیوەڵامی و پرسیارەشم دەیت و دواتەکرێمەوە لای بەڕێزت سەبارەت بۆی کە ئێستا پشووی سەری ساڵ ڕاگەندراوە لە بری بەراچوون بۆ مەسەلەی کۆچبەران ئێستا بەشێک لە بەرپرسانی هەرێم لە دەرەوەن یاخود دواخستنی موچەش هەیە بەڕێز دەم پرسە چۆن دەبینی پێ دوات دەبووە خەریکی سۆراغی کۆچبەران بووان یاخود ئەوە مامەڵە بکەن لەگەڵ مەسەلەی کۆچبەران و ماتەمینی خەڵک؟ بەڵێ بەداخەوە من بەڕاستی حکوومەتی هەرێم ئەرشی سەرشانیەتی کە دەبێت بە داداچوونی تەواو بکات بۆ هەموو ئەو حاڵەتانەی کە بەسەر هەر هاوڵاتیشی کوردیت چکە ئەوان بەرپرسی یەکەمن لیان جا لە هەر شوێنێکی دنیاە بێت بەڵێ من بە ئەرشی سەرشانی ئەوانی ئەزانم و ئەبێ هاوخەمی سەرجەم قوربانیەکان بن بەداخەوە چ لە ناوخۆی هەرێم کە حاڵاتێکی کەشمانە بوو لە هەولێر ڕوویدا و چه ئەمانەشی کە لە دەرەوە ڕوو ئەدەن بەڕاستی هەمویان هەمان کارەساتن هەمان چیرۆکن بەڵێ من جارێکەش ئێڵەمەوە ئەرشی سەرشانی حکوومەتی هەرێمە ئەرشی سەرشانی نوێنەرەکانی حکوومەتی هەرێمە لە وڵاتانی دەرەوە کە بە جددیتر و بە باشتر بەدەم هاوڵاتەکانی خۆیانەوە بڕۆن. بەڵێ دەگەڕم وڵات کاک شەهرام کاک تۆر عەبدوڵڵا جەنابیش بەخێر بێت لە هەولێرەوە دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم کە ئێستا بۆی مەسەلەی نەبوونی هەلی کارە بڵین قۆڕکردنی سەرچاوەکانی داهاتە نەبوونی ئازادی پێویستە خەڵک کۆچ دەکا بەڵام چی بکرێ بۆەوەی کە قوربانیەکان کەم بکرێنەوە یاخود ئەرکی حکوومەتی هەرێم و عێراق چیە لە مەسەلەی بەراچوونیە و قوربانیانەی کە ئێستا ڕێژەکەی زیاد دەکات بۆ بەراورد بە ڕابردوو زیادی کردووە؟ سڵاو لە ئێوە لە بینەرانتان طبعاً چارەسەری یەکەم بۆ ئەو کێشە ئەوەیە کە طبعاً هۆشداری بدرێتە خەڵکەکە کە ئەم ڕێگای هەیە دەبی ڕێگایکی سەلامەتر هەڵبژێرن ئەمەش لەوانەیە ئاسان بی لە ئێمە بەڵام ئەوەش طبعاً پێویستی بە ئیشکردن لەسەر خەڵکە کە خەڵکە بەڕاستی دەبیتن ئەوە بزانی کە ڕێگایەکە ڕێگایەکی مەترسیە خەتەرە و نابی بە هیچ شێوەیەک ئەم قاچاقچیانە ئەو خەڵکیان قۆڕخ کردووە و دەبینین لەم ڕێگایانە لە ڕێگای تورکیا بۆ لە ڕێگای تورکیا بۆ یۆنانە لە ڕێگای لیبیا و بۆ مالتا و ئیتالیا لە ڕێگای نۆکەندی ئینگلیزەکە لە فەڕەنسا بۆ بەریتانیایە ئەم بیلاڕووسە بۆ پۆڵەندا و لاتیڤیا و لیتوانیا بەڕاستی ئەم سنوورانە قاچاقچیەکان خاڵی یەکەم ئەو خەڵکیان ینی قۆڕخ کردووە ئەم خەڵکە فرتفێڵ ئەو خەڵکە دەکەن کێسی زۆرمان لایە کە خەڵکێکی زۆر پێیان گوتراوە کە بە 2 سەعات دەیگەنوێ شوێنێکی 30 ساعتی پێچووە خەڵک هەبووە کە وتیان بە 10 وەرەقەدت بین پاشان زیاتریان لێوەگرتووە خەڵکمان هەیە کە پێیان وتووە کە پارێکی کەم لێ دەگەێت پارێ زیاتیان لێوەگرتووە ئەم هەموو کێشانێک کە بەڕاستی قاچاقچی بەرام بۆ خەڵکەیان کردیە پێویستە خەڵکە هۆشداریە کە بیتن ئەمە خاڵی یەکەم لەسەر خەڵکەکە لەسەر طبعاً حکوومەتی هەرێم و عێراق طبعاً ئێستا بە خۆتان دەبین گەنجێکی زۆر دەڕواتن بەڵام ئەم گەنجە ڕۆیشتنش لە شوێنێک و بۆ شوێنیشتر لەوانەیە جیاواز بی برن بە نمونە ئەگەر شوێنێکی وەکو دەربەندی خان وەکو ڕانیە ئەم شوێنانە وەربگرین دەبینی هەلی کار لەو شوێنانە زۆر کەمترە و خەڵکە زۆر لە طبعاً گەنجەکانیان زیاترن لە خەڵکی برێن سۆرانە ئەم خەڵکانە ئەم گەنجانە ئەو شوێنانە بەجێ دێڵن ینی بە ئەحسایەکمان لایە کە 47 گەنج لە ماوەیەک پێش ئێستاکە بەس لە قەزای سۆران بەجێ هێشتەوە بەڕاستی ئەمە ژمارەیەکی زۆرە بە شوێنێکی وەکو سۆران کە زۆر بچووکە بۆیە بەجێ هێشتنی ئەم گەنجانە بەڕاستی کێشی گەورەی دروست کردووە بۆ گەنجەکە و خانەوادەکەیان بۆ هەرێمی کوردستانیش بەڕاستی وەکو باست کە تازە وتت هەندێک لە مەسوولەکانمان یان هەندێک لە ئەوەکانمان لە دەرەوەی وڵاتن دەخوێنن جا ئەمە ڕاست بێ بەڕاستی ئەمە کارەساتێکی گەورەیە بۆ ئەم گەنجانەکە ببینن گەنجەکانیان نانیە بخۆن گەنجەکانیان لەبەر بێکاری وڵات بەجێ دێڵن کەچی مەسوولەکانیان دەبینن لە دەرەوەی وڵاتن
لە لاف و گەزاوی خۆیان دەژین ئەو خەڵکیان بەجێشتێ پێویستە لەسەر هەم لەسەر گەنجەکان کە هۆشداری کە بیتن هەم لەسەر حکوومەتی هەرێم و بە تەنسیق لەگەڵ عێراق چارەسەری و کێشانە بکەن من دەمێ ئەو پرسیارە بکەم ئایا تا ئێستاکە چەند مەسئول لە فڕۆکەخانەی هەولێر پرسیارە لەم گەنجانە کردو کە گەڕانەوە لە بیلاڕوس کە گەڕانەوە بۆ چوون ئەو وڵاتیان بۆ جێهێشت بۆ سەبەبی چ بوو ئایا ئەم کەسانە بەدوادا چوونیان لەگەڵ کرا ئایا یارمەتیان درا ئایا هیچ یارمەتێکی مادی و معنەویان درا ئەو گەنجانی کە گەڕانەوە بزانین بۆ چوون سەبەبی چوونیان چ بوو کۆمەڵ خەڵکێک هەیە تەبعاً زۆر کەسەیە لەبەر بێکاری نەچووە خەڵکێک هەیە ماڵی خۆی فرۆشتووە خەڵکانێک هەیە چارپێز دەفتەری سەرف کردووە ئەمە گەوت چارپێز دەفتەرەی ئەم کەسە لێرە بتوانانی بە تەکسیەکی بکرد بە ئیشی بکرد بە دوکانێکی دابمەزران بە ئیشێکی بکرد بە ئەمە باشتر نەبوو بۆیە دەبی ئەمە بەڕاستی لێکۆڵینەوەیەکی زانستیانە بکەین بزان ئەم خەڵکە سەبەی بەجێهێشتنەکە بەس هەریکارە یان سەبەبی تر هەیە ئایا بۆ کوواڵەتیەکی ژیانێکی باشترە بۆ خۆی و ماڵ و مناڵەکانی بزانین دەبی ئەم خاڵانە بەڕاستی کاک حەچیم بزانی خەڵکەکە سەبەبی بەجێهێشتنەکەی چییە دەبی بەڕاستی بەدووادا چوون بکرێ دەبی لێکۆڵینەوە بکرێ دەبی ئەوە بزاندرێکە وەزارەتی کۆچبەران لە عێراق بە هەمانجی لەگەڵ لێرکوانە لەگەر ژووری قەیرانەکان لە پارێزگای هەولێر لەگەڵ پەیوەندەکانی دەرەوە لە هەرێمی کوردستان دەبی قسە بکرێت تەنسیقەبی بزانین ئەو خەڵکە بۆ دەڕوە سەبەبی ڕۆیشتنی چیە کە گەڕاوە دەبی بەڕاستی ئەو خەڵکانی کە گەڕانەوە قسەیان لەگەڵ بکرێتن بزانین هۆی سەبەب بەجێهێشتنەکەیان چیە وە چی بکرێ بۆ ئەوەی بتوانین ئەو خەڵکە و ئەو هەموو دایکە قوربەسەرە جەرگسوتا و نەوەکرێتن بەڕاستی دەبینی لە لەکەی بەریتانیا بەڵێ سەبارەت بەوەی کە بەشێک لە بەرپرسان ڕۆشنەتە دەرەوە بۆ پشووی سەری ساڵ بەڵام بۆ چیز بەرپرسێک نبینین بچێ بە دوای چارەنووسی و کۆچبەرانە بێجات چی بەرپرسی عێراقی بێ مۆسم بەرپرسی هەرێم بێت باز لەوەرکە تاکو ێستا بەراچوونی جدیان نەکردو بۆ مەسەلەی ئەوانەی کە بێ سەر و شوێن تەنە لە هەفتەی ڕابردوو بڵند سێ یەختی کۆچبەران وەرگەڕاوە بەشێکیان گیانە لەزاوە بەشێکیان بێ سەر و شوێن بەشێکیان لە کەمپەکانن نەدەبووە لە بری سەدانی دەرەوە پوش و بە فەرمی وەفدی عێراق بێ هەرێم بێ بچێتە ئەو وڵاتەوە لێکۆڵینەوە بکات بێگومان دەبایە ئەو بەرپرسانە جا بەرپرسی پەیوەندیەکان بێ جا ئێمەش نازانی لەوانەیە شێ کردبیان کاک حەچیم بەڕاستی ینی ئێمەش نازانی لەوانەیە کردبیان ئێمە ئاگامالێنێ بەڵام پێویستە من بۆ ئاگاداریتان ماوەیەک پێشێستا کە قسەم لەگەڵ چەند پەرلەمانتارێک کردووە کە ئەمان لێژنەیەک هەیە تەبعاً لە پەرلەمانی کوردستان ئەم لێژنەیە دەبێ پێویستە ینی بەدوادا چوون بکە و لەگەڵ ڕێکخراوی تەبعاً دەستخۆشی لە ڕێکخراوی لوتکە دەکەم کە ئەوان زۆر یارمەتی ئەو کەساندن کە بێسەر و شوێنەکان بگەڕێندرێنەوە یان تەرمەکانیان بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان بەڵام دەبی بەڕاستی تەنسیقێکەبی ئەو تەنسیقە ئەو جارێک لەگەڵ حکوومەتی تورکیابی بێنە سەرخەت لەگەڵ یۆنانە لەگە بیلاڕوسیایە هەرچەند ئێستا ماوەیەک پێشێستا کە قونسولەی فەخری بیلاڕوسیا لە عێراق داخرا کە ئەمەش هەڵەیەکی گەورە بوو داخستنی قونسولیە کە ڕێگایەکە بۆ ئەو خەڵکە بگەڕێندرێتەوە کەچی ئەو خەڵکە ئێستا کە لە حدودەکانی بیلاڕوسیا و پۆڵەندای نێزیکەی تا ئێستا ژمارەکان دەڵێن نێزیکەی 3000 کەسە بەڕاستی ئەوە ژمارەیەکی زۆرە بۆ سەرمایە کە دەرەجە ناقص هەژدەیە ناقص بەڕاستی ئێمە باشە بەس دکتۆر ینی خەڵکەکە لە معانات دەژی لە ئازار دەژی پێویستە ینی حکوومەتی هەرێم هەمەهانگێک بکاتن لەگەڵ ئەو لایەنانەی کە پەیوەنددارن بۆ ئەوی بتوانیت چارەسەرێک بدۆزێتەوە بۆ ئەوەی خەڵکە بتوانیت چیتر خەڵک جەرگستاو نەکرێت چیتر ئەو گەنجە جوانانە ئەو وڵاتەیمە بەجێمێنن و ڕێگا چارەیەک بدۆزینەوە چ بکرێ باشە بۆیان بەڵێ دەگەڕێم وڵات کاکی تۆر سوپاس دەکەم کاک شەهرام بگەڕێم وڵای بەڕێزت دوایی دێنێ سەر مەسلەی دۆخی کۆچبەران بەگشتی بەس لەسەر گێڕانەوەی ئەو 16 تەرمەی کە لە کەناڵی ئینگلیز لاوەکانیەوان فەڕەنسا و بەریتانیا خنکابوون قسەی جیاواز دەکرێەوە هەر کەمێک لەمەش پێشیش فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەت هەرێم ڕوونکردنەوەیکی بڵاو کردبەوە باسی لەوە کردبوو کاوانە بڵین پەنجەمۆریان وەرگیرا و ناسراونەتەوە ئێوە لەو بارەوە چی دەڵێن؟ بەڵێ وەکو ڕوونە بەڕاستی لە چەند ڕۆژی ڕابردووشدا ئێمە هوتی خۆمان هەبووە لەسەر ئەو کارە ساتە و لە ڕێی شاشی جەنابیشتانەوە جاری کە دوو بارە سەر پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستی سەر جەم کەس و کاری قوربانیەکانەکەین و بە هیوای هەرچی زووتر ئاشکراکردنی چارەنووسی ئەو سێ هاوڵاتی کە بێسەر و شوێنیشن لە هەمان
کارەسات کە ڕوویاوە بەڵێ من ئەتوانم ئەوە بڵێم کە لە سەرەتای بڵێن دروستبوونی و حاڵەتەوە ئێمە وەکو یەکەم ڕێکخراو لە ئاسی عێراقا توانیمان بەشداری ئەو پرۆسەیە بکەین و توانیمان سامپڵی DNA بۆ وەربگرین لە کەس و کارەکانیان و ئەتوانم بڵێم ڕۆڵی سەرێکی ئێمە بووین کە توانیمان بە زووترین کات ناسنامەی کۆچبەرەکان ئاشکرا بکەین. بەڵێ کاک شایران کاک حەکیم جان جۆ دەما بەڵێ فەرموو بەڵێ وەکو ئەمەژەم پێ ئێمە بووین لە سەرەتاوە کە دەستمان پێکرد کە بەداداچوونی تەواومان کرد لە وەرگرتنی سامپڵی DNA لە وەرگرتنی بەڵگەنامەی ڕەسمی بڵێن کەسە بێسەر و شوێن بۆکانە هەتا وەکو ئەو ڕۆژەی کە با بڵێن ناسنامەکانیان ئاشکرا کرا نوێنەرایەتی حکوومەتی هەرێمیش کەوتە سەر خەت با هاوکاری لەگەڵ باڵێزخانەی عێراقا بۆ با بڵێن بۆ پەسەندکردنی ئەو شادۆ فاتانی کە لە سەرشانی کۆنسوڵێتی عێراقی بوو لێ کە بۆیان جێبەجێ کرا توانرا بگەڕێنەوە. بەڵێ بەس وەکو بڵێن پەنجەم وەریان وەرگیرا بوو یاخود لە ڕێگەی ترەوە بوو من وەکو ئاماژەم پێ هەڵبەت ناسینەوەی تەرمەکان لە ڕێگەی سامپڵی DNA بوو کە بۆیان کرا بوو ئەمە با بڵێن ئەو کاتێککە لەسەر خەت بووین لەگەڵیانە سێ ئیمێڵی فەرمیمان لەلا بوو کە پەیوەندیمان پێوەکردن و لەسەر داواکاری خۆیان بوو کە ئەوە پەیوەندی بە هەر سێ جیهەتەکەەوە بکەین بە پزیشکی دادی لیل لە وڵاتی فەڕەنسا و بەڕێبەراتی پۆلیسی بەشی پاکووری فەڕەنسا لە کاڵاس و وەزارەتی خارجی فەڕەنسیش. بەڵام سەبارەت بە مەسەلەی پەنجەمۆرەکان ئەگەر هەیە کە نێردابێت من ناتوانم بڵام کە نێرداوە بەڵام پێم خۆش ئەوە ڕوون بکەمەوە لە حاڵەتێکە لە سەردەمی تەکنەلۆژیای ئەمڕۆدا لەم سەردەمە پێشکەوتووەدا هەتا وەکو سامپڵی DNA هەبێت لەسەر پەنجەمۆر ئیش ناکرێت و لە هەمان کاتیشە ئێمە هەموو بەڵگەنامە ڕسمیەکان وەکو کۆپی پاسپۆرت یاخود بوونی باڵین تەسکەری عێراقی کە زۆربەی زۆریان پاسپۆرت کە لەلامان بۆ نردومانە بۆ سەرجەم لایەنی پەیوەندیداری فەڕەنسی. بەڵێ باشە کاک شایران بەس سەبارەت بە مەسلەی بێسەر شوێن بووان یاخود ئەوانەی کە بێسەر شوێنن ئەوانەی کە گیانێ لەزداوە ئەرکی کێ بە دوارچوونیان بۆ بکات سۆراغێکیان بکات؟ من زۆر پێویستە ئەوە بڵێم بەڕاستی خۆی لە واقع ئەرکە لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی چکەوە هەوڵاتیانە ئەوان بەرپرسن بە دەرەجەی یەک لێیان و ئەرکەکە لەسەر شانی ئەوانە کە پرۆسەکەیان بۆ تەواو بکەن بتوانن چارەنووسیان دادیاری بکەن بە هەر وەسیلەیەک بێ و هەر جۆرێک بێت واقع خۆی ئەرکە لەسەر شانی ئەوان بەڵام ئێمەش بە بەردەوامی لە هەوڵداین و هەوڵەکانمان زۆر چەپتر کردوێتەوە و دانەبڕین لیان کیسەکانی وەکو ئەوانەی کە لە ڕابردوشتە بەردەستمانە بۆ ئێمە بەدان کیسمان لە بەردەماکە بێسەر و شوێن بوون ئێستەکە نەگلەوە پێش داتاکانە خستەڕۆ هەمووی بەکراوی ئەمێننەوە بەڵام لە کاتێکە ئەمە ئیشی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە کە لە وڵاتانە باڵێن باڵەتخانە و کۆنسوڵێتی عێراقی هەیە لە هەموو وڵاتەکانە و نوێنەرایەتی حکوومەتی هەرێم هەیە لە زۆربەی وڵاتەکانە بە دەرەجەی یەک ئەرکە لەسەر شانی ئەوان بڕاستی نەک ئێمە بەڵام ئێمە لە غیابی ئەوەی کە ئەوان نیکەن یاخود ئەوان کەم تەرخەم بن یاخود بە شێوەیەکی کە بێڵم بە هەمانگی بتوانین لەگەڵیانە کە یارمەتی دەریان بین باشەوەی کە لە کۆتاییەکە بتوانین نەتیجەیەک بینەوە بە کەس باشە بەس کەم تەرخەمێکی گەورە نییە هەم لە هەرێم بێ لە عێراق بێ چووکە جگە لەم ڕووداوی کافتەی ڕابردوو پێشتریش ڕووداوی زۆر ڕووی داوە ینی وەفدێکی فەرمی نەڕوات بۆ لێکۆڵینەوە یاخود بۆ یۆنان بۆ دۆزینەوە بێسەر شوێن بووان کەم تەرخەمێکی زۆر نییە؟ من پێویستە ئاماژە بۆ بکەم بەڕاستی پێویست ناکە کە هیچ وەفدێک لە ناوخۆی وڵاتەوە بێتە دەرەوەی وڵات لەبەروی لە سەرجەم وڵاتەکانە نوێنەرایەتی ئەو وڵاتە مۆزەفیان هەیە و ئەرکی سەر شانیانەوە ئیشوکارەکان هی ئەوانە بۆی بەڕاستی پێویست ناکە کە هیچ وەفدێکە لە ناوخۆ بێتە دەرەوە بۆ ئەو بابەتە بەڵام بەداخەوە بەڕاستی کەم تەرخەمن چونکە لە ماوەی ڕابردوو شتێکی ئۆتۆمان نەبینیەوە کە بیکەن تەنها ئەوەی کە سەفارەتی عێراقی با بڵێن لە کۆتا حاڵەتەکانە پەیوەندیەکە بە جیهەتی با بڵێن ئەو وڵاتەوە لایەنی پەیوەندیداری ئەو وڵاتە بۆ پشتڕاستکردنەوەی زانیاریەکان بەڵامەوەی کە بەدەرچوونەکە هەتاوەکو ئێستا با من زۆر بە سەراحەت ئێڵێم تەنها ئۆرگانەکانن تەنها ڕێکخراوەکانن و
و لە ئاسی عراقی شاتەنها دەستگای لوتکەبەوە کە بە دەرەجی یەک بتوانێت بە داداچوونی ورد و دەقیق کا لەسەر ئەو بابەتە. باشە دواتە گرم بۆ لای بەرز ئێوەکو دەستگای لوتکە ئێستا خەڵکێکی زۆر بێ سەر و شوێنە دەیانێت سۆراقی کەسوکاریان کە چیان بۆ دەکەن دەگەڕێم وڵات کاک دکتۆر عەبدوڵڵا بگەڕێم بۆ لای بەرز سەبارەت بەوەی کە بەرز وتت پێویستە کۆچبەران ڕێگەی سەلامەت بگرنە بەر. ڕێگەی سەلامەت چی یاخود ئێستا وەرزی بڵین زستان بڵێن مەترسیدارە بۆ کۆچ؟ کەسەکان دەتوانن ئەمە لە ڕێگای خوێندن بێ لە ڕێگای ئەوەی کە داوەنامەیەک بێنن لە ڕێگای ئەوەی بەنسبەت ئیشکردن بێ کەسێک بۆ ئیشکردن بڕوە یان کەسێکی لەوێندەر هەبێ داوەنامەی بۆ بکە یاخود لە ڕێگای ئەگەر بتوانێتن کەسەکە بەڕاستی ئەمە دەبێت خەڵک هۆشدار بکرێتەوە کە بتوانێت کارتبانقێکی هەبیتن بتوانێت لەو شوێنێک کە کار دەکاتن وەرەقەیەک بینێ وەکو سەپۆر لێتەرێک بۆ ئەوی بتوانێت تەقدیمی ڤیزە بکاتن بە ڕێگایکی یاسایی بڕوا خۆشی بتوانی وەزعەکە ببینێتن لەوانەیە ئەگەر کەنجێک بچێتن وەزعەکە ببینێ هەفتەیە دوو هەفتەی لەو شوێنە بیتن لەوانەیە ئەوە نەبی ئەوەی بۆدانرا یان ئەو خەیالێکە هەیبی لەوانەیە کەسەکە بچێت ماگەک لێوە بێ و بگەڕێتەوە. باشە بەس ڤیزە هەیە بۆ هاوڵات هێرێم و عێراق بڕوا بە ڕێگەی نازانم بە شێوەیەکی یاسایی ئاسمانی بێ نازانم وشکانی بێ ئێمە دەریایی بڵێن دەریایی بێ هەیە و بۆ هاوڵاتی عێراقی؟ بەڵێ بەڵێ طبعاً ئەدی ئەو هەموو قونسولێ لێرە چ دەکەن ئەگەر ئەو قونسولیانە طبعاً کەسەکان دەتوان تەقدیمی ڤیزە بکەن بەڵام خاڵێکێ بەڕاستی ئەو قونسولیانش چۆن بڵێ کێشەیانێ ئەوەیە دەبی بیسەلمێنی کەسەکە دەگەڕێتەوە ئەگەر بزانانی کەسەکە بستە فەڕەنسا یان بەریتانیا یان ئەڵمانیا بزانی کەسەکە دووبارە نایەتەوە لەوێن دەرێ دەبێت داوای پەنابەری دەکە ئەوانش ئەگەر ئەو شکیان هەبی لەوانەیە کەسەکە چ بکە ڤیزەی نەدەنێ بەڵام ئەگە کەسەکە بیسەلمێ دەستەوێن دەرێ بنمونە بەشداری بکە لە کۆنفرانسێ بەشداری بکە لە بەرنمەیەک یان وەکو قوتابی بتوانانی تەقدیم بکە بۆ خوێندن بێ یان بۆ بە مەسەلەی بنەنگە کەسێکی لێ وەکو باسم کرد بە داوەنامێ بیان لە ڕێگای ئیشکردن بێ کە طبعاً ڕێگای برین بە ڕێگای بۆ نمونە ئێستا کەنەدا ئەمریکا ئەمانە دائیمەن پرۆگرامیان هەیە وەکو گرین کارت و وەکو دانی ڤیزا بتوانانی کەسەکان تەقدیم بکەن بەڕاستی ئەوە خاڵێکی گرنگە کەسەکان دەبی هۆشدار زۆر کەسێک کە لی دەپرسییان پێی دەڵێ کە ڕێگای یاسایی هەیە لەوانەیە نەزانیتن بۆیە پێویستە لەسەریان و شارەزا بکرێن تەمەشای بکەن بزان ئایا لە فەیسبوکەن ئەمەش دەگەڕێتەوە طبعاً زمانی زانینی زمانە و هەبوونی ئەو کارامەیە نەرمەکانە سۆفت سکیلەکانە کە کەسەکان دەبی هەیان بێ وەکو بتوانن کە فۆرم پڕ بکەنەوە بتوانن بە زمانی ئینگلیزی قسە بکەن ئەمەش دەورێکی هەیە طبعاً لە بەدەستهێنانی ڤیزا. باشە بەزە و کۆچەکە کۆچی بڵێن یاسایی پێ دەڵێن سنووردار نییە وتت بەس بۆ خوێندن و بۆ کار و بۆچی تر هەیە بڵێن؟ بەڵێ طبعاً هەر بۆ ئەم ڕێگایانی هە بۆ ڕێگای بزنس ها بۆ ڕێگای ئیش ئەگەر کەسێک بێەوەی ئیش بکاتن دەتوانیتن بستێ بۆ دەرەوە تەمەشا بکاتن بزانن زۆر دەوڵەتەی تەبان لە یەکێتی ئەوروپا کە دائیمەن پێویستی بە دەستی فەرمانبەر و دەستی کارمەندە ئەو کەسانی کە ئیشکەرن بۆیە دەبی تەقدیم بکاتن بزان لە چ دەوڵەتەکەی ئیشێ بچی ئیش بکات لەو دەوڵەتە ئەمەش طبعاً وەکو باسم کرد پێویستی بە زمان هەیە یعنی ئەوە نییە برێ هەموو کەسێک ئەتوانی تەقدیم بکە ڕاستە ئەویش سنووردارە بەڵام ڕێگایەکی باشتر لەوەی هەموو خەڵکەکە بە ڕێگای قاچاق بووە خەڵکانیشی زۆر دەبینی کە شەهادەدار بووە کە بۆ ڕێگای قاچاقەدا چوە وەکو خۆمان بینیمان کە چەند ماوەیەک پێش ئێستاکە ئەو کەسانی کە لە نۆکەندی ئینگلیس خنکان ئەوانێ سێچار کەسیان تێدا بوو کە بەڕاستی ئەوانە خۆیان خوێندەوار بوون لێرە ینی لەوانەیە ئەگەر بیان زانی بە ڕێگایەکی یاسایی بڕۆن لەوانەیە باشتر بە ئەگەر بیان توانی بە تەعاان ڤیزە بەدەست بهێنن تەمام وەکو باسم کرد زۆر کەسێک کە تەقدیمی ڤیزە دەکا ئیلا تەقدیمی ئەڵمانیا دەکا یان تەقدیمی برێن بە نمونە فەڕەنسا دەکا ئەتوو دەتوانی تەقدیمی هەر دەوڵەتێک بکە کە شنگری لێ دوایە دەتوانی بچێ وڵاتەکانی تریش بۆیە تەنها کە ڤیزەش تەقدیم کرد پێویستە لەسەر تەقدیمی ڤیزەی ئەڵمانیا مەکە ئەوەندە تەقدیمی ڤیزەی دەوڵەتەکانی تریش بکە ئەگەر بۆت بکرێ و ئاسانترە بچێ دەرەوەی هەرێم لەوێ بتوانی تەقدیم بکەی بۆ ڤیزە دیزان ڤیزە وەرگرتن برێن بە نمونە ئەگە کەسێک خەڵکی هەرێمی کوردستان بێ بسی تەقدیمی ڤیزە بکە لە ئوردن لە لوبنان لە تورکیا ئاسانتر ڤیزە وەردەگرێ بۆ دەوڵەتێکی تری ئەوروپی لەوەی ئەگە لە هەرێمی کوردستان تەقدیم بکە بۆ بحکمی ئەوەی لەوانەیە لە هەرێمی کوردستان بڕێنە و کەسە پاسپۆرتی هەیە و هیچ دەوڵەتێکی نەبینی و لەوانەیە نەگەڕێتەوە بستە ئەوروپا ئەگەر تۆ بیسەلمێنی دەچێ وێن دەرێ و دوو هەفتەیە لەوێ دەبینی مانگێک لەوێ دەبی و دەگەڕێەوە
ئەمان تەبعاً ڤیزە دەدەنێ و خەڵکانێکی زۆری شێنە ڤیزەمان هەیە بنمونە ئێستا من مامۆستای زانکۆم لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کۆمەڵە پرۆگرامێکمان هەیە لەگەڵ چەند زانکۆیەک لە یەکێتی ئەوروپا کە هەندێک لە قوتابیەکانمان دەچن یان هەندێک لە مامۆستایەکانمان دەچن ئەمەش دیسان پاڵنەرێک و هاندێرێکە بۆ کەسەکان بتوان ڕێگای یاسایی بەدەستبین ئەمە بنمونە بە ڕێگای یاسایەکەی ڕێگایش تریشمان هەیە بڕێن بە ڕێگای کە پێی دەڵێن ئەڵتێرنەتیڤی دووەمە ئەویش ئەڵتێرنەتیڤە لە ڕێگای دۆزینەوەی هەلی کارە بڕێن ئەوەش ڕێگایەکی باشە کە هەندێک لەو من داوا دەکەم تەقان لە یەکێتی ئەوروپا ئەو پارەیەکە برێن سەرف دەکەن لەوەی کە بتوانن چەند مانگێک پێشستا پۆڵەندا بڕیارێکیدا بە هاوکاری لەگەڵ یەکێتی ئەوروپا کە 448 میلیۆن یۆرۆ سەرف بکەن بە دروستکردنی دیوارێک لە نێوان بیلاروسیا و پۆڵەندا ئەگەر ئەو پارەیە بتوانن سەرف کەمێک لەو پارەیە سەرف بکەن لەو وڵاتانی کە دێن کە بزان خەڵکی ئەو هاوڵاتیانن چیە بتوانن هەندێ یارمەتی ئەو گەنجانە بدەن ئەمجە لە ڕێگای هەلیکارە یان لە ڕێگای پرۆگرامی ترە لەوانەیە کەسەکە هەر ئەو وڵاتی خۆشی بەجێنێری. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر کاک شەهرام بگەرە وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە ئەگەر حکومەت دۆراچوونی پێویست نەکا بۆ بەی سەر و شوێن بووان ئێوە وەکو دەستگای لووتکە چی بۆ بڵێن کە سوکاری کۆچبەرەکان دەکەن هیچ چاوڵێکێ بە تایبەتی ئەوانەیە کە ئێستا لە هەفتەی ڕابردوو لاوەکانی بڵێن یۆنان و تورکیا ڕوبەڕووی کارەسات بوونەوە دەیانەوێت سۆراخیان کە ئێوە دەتوانن چیان بۆ بکەن؟ بەڵێ ئەمە سەرەتا پێویستمان بەوەیە کە سوکاری قوربانیەکان پەیوەندیمان پێوە بکەن بۆی کە بتوانین سەرجەم بەڵگەنامە یاساییەکانیان لێ وەربگیرێت بۆ نمونە بەڵگەنامەی باڵین باری شارستانێکی کۆپی پاسپۆرت بێ یاخود بوونی کارتی زانیاری بێ یاخود کارتی نیشتیمانی بێ یاخود تەسکەرە بێت بەرحەڵبووی کە ناونیشانی بزانین لە پاشان ئەگەر پێویستکە ئێمە سامپڵی دیێنەیە لێ وەرەگرین و ڕەوانەیە وڵاتەیەکین کە کارەساتەکە ڕوو ئەداتیایە و لە ئێستادا نوێنەرایەتی ئێمە لە یۆنان بەڕێز کاک حسین لە سەرخەتە لەگەڵ بە هاوکاری لەگەڵ باڵۆزخانەی عێراقا کە بەداڵاچوونی ور دەکەن لەسەر مەسەلەی بێسەر و شوێنبۆکان و یەکلاکردنەوەی کەیسەکان و ناسکردنەوەی ئەو تەرمانی کە هەن کە چێن و چێنین هاوڵاتیانی کوردن یاخودنا و هاوڵاتی عێراقی تێدا یاخودنا ئەوەی کە ڕەبتی هەبێ بە هاوڵاتیان یاریمی کوردستان و عێراقەوە بەگشتی ئێمە ئیشی لەسەرەکەین بە هەمانجی لەگەڵ باڵۆزخانەکانی عێراقا هەتاوەکو ئێستا گەڕان و بەداڕاچوونەکان بەردەوامە نەوەستاوە بەڵام ئەوەی کە لە سەرشانی ئێمە بێوەکو دەستگای لووتکە لە حاڵەتێکە ئەگەر لایەنی پەیوەندیدار بە بابەتەکە کە نوێنەرانی حکوومەتی هەردوو وڵاتە باڵێ هەم حکوومەتی یاریمی کوردستان و هەمە حکوومەتی عێراقی ئێمە ئەو کاتە هەوڵدەدەین لەگەڵ ڕێکخراوەنی دەوڵەتیەکانە بە هەمانجی و لەگەڵ لایەنی پەیوەندیداری ئەو وڵاتە بۆ نمونە پۆلیسی دەریاوانی یاخود پۆلیسی ئەو وڵاتە یان بە هەر ڕێگەیەک لە ڕێگەکانی تر بێت کە ئێمە ئیشەکانی خۆمانی پێکەین بتوانین کە تەنسێقات دروست بکەین وەکو ڕابردوو کە هەمان بۆ تاوەکو ئێستاش بەردەوامە بۆ دۆزینەوەی چارەنووسیان بەڵام خۆشبەختانە تاوەکو ئێستا ڕاستە کەم تەرخەمیان هەیە بەڵام کاتێک کە ئەچینە پێشیشەوە بۆ ئیشەکان باڵۆزخانەکانی عێراق یارمەتی دەرمانن هاوکارمانن و لە کۆتایی ئیشەکان هەرە بێ بگەڕێتەوە باڵۆزخانەکان لەبەرەوەی کە پێویستمان بە پشتڕاستکردنەوەی بەڵگەنامەکان لەوێ هەیە. باشە بەس ئەگەر حکوومەت هێرێم و عێراقەوە بکەن کارێکی ئاسانە بۆ ئەوان دیاریکردنی چارەنووسی ئەوانەی کە ئێستا بۆ نمونە یەختەکان ژێرا و کۆتبوو بگوراگە پرسیارەکە دووبارەکەیتەوە بەڵێ وتم ئەگەر حکوومەت هێرێم و عێراق ئەو کارە بکەن کارێکی ئاسانە بۆ ئەوان ئەو بۆراچوونە و یەکلایکردنەوەی چارەنووسی ئەو کۆچبەرانی کە هەفتەی ڕابردوو بەشێکیان بێسەر و شوێن بوون تاکوێستە چارەنووسیان نادیارە ئەگەر بینە سەر ڕاستیەکەی خۆی لەخۆی پرۆسەکە ئیشێکی ئاسان نییە بەڕاستی یعنی بەداچوون لە ئاوێکی بۆ شێوەیە گەورە و لە سنوورە کەنارایەکانە زۆر زەحمەتە ئەمە ڕاستیە کە نابێ بیشارینەوە بەڵام بۆکو ئەوەی کە بۆ ئەوان ئاسانترە بێ بەڵێ ئەوان لایەنی فەرمین ئەوان نوێنەری حکوومەتی ئەو وڵاتن بە دڵنیاییەوە فەرقەکات و بە دڵنیاییەوە ئیشەکان باشتر و سەرعەتر ئەڕوا هەڵبەت ئەگەر بێنە سەرخەت و ئەگەر بەداڕەتونەکانیان دەست پێ بکەن. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێم وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵام مێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانین نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک شارام سەبارەت بە مەسلەی بڵێن گەران بە دوای تەرمی کۆچبەران لە وڵاتی یۆنان، حکوومەتی یۆنان یا حکوومەتی تورکیاش یاخود لە یارمەتیدانی کۆچبەران کەم تەرخەمی دەکەن لە کاتێک ئەگەر ڕوبەڕووی کارەسات بنەوە پەیوەندیان پێوە بکەن لە بڵێن ئاوی هاوبەشی یۆنان و تورکیا؟ خۆی ئەوەی کە لە بەرچاومانەیە خۆی لە خۆیان بۆکو سەرەتا ئاماژەم پێە پرۆسی با بڵێن بەداخەوە مەسەلەی پەنابەری بووە بە مەسەلەیەکی سیاسی کە وڵاتی تورکیا بە حەقەت وەکو کاتیشی فشار بەکارێنێ بەرامبەر بە وڵاتانی یەکێتی ئەوروپا و حکوومەتی یۆنانیش ئەبێ بە ویژدانەوە قسە بکەین کە بەڕاستی لۆدێکی زۆری لەسەرە. یعنی ئەگەر پێی بزانێ بە حاڵەتەکان هەڵبەت کەم تەرخەمی ناکە هەتاوەکو ئێستا بە باشی ڕۆشتۆ بەدەم حاڵەتەکانەوە. بەڵام ئەوەی کە هەیە بەداخەوە زۆر جار درەنگ ئەکەون یاخود زۆر جار لە نەبوونی زانیاری دەقیق یاخود لە نەبوونی لۆکیشنی دەقیق بۆیان بەداخەوە کە حاڵەتەکان ڕوو ئەیە و بەڵام ئەوەی کە پێویستە ئاماژەی پێ بکەین تەنها لێرە بەس پەنابەرەکە بووە بە قوربانی سیاسەتی بینی وڵاتان لە ناوخۆی خۆیانە. باشە. بەس وەکو وەرزی زستان هەڵبژاردننی وەرزی زستان و بە تایبەت ڕێگەی ئاوی زۆر مەترسیدارە لە وەرزی زستان؟ بەڵێ بە دڵنیاییەوە مەترسیدارە لە بەروی شەپۆلەکان زیاترەکەوە تەمومشێکی زۆر ئەبێەوە باران و لێزمیکی زۆر ئەبێت خۆی لە هەر کاتێکا بێ لە هەر وەرزێکا بێ بە حەقەت ئەو ڕێگای هیچ کاتێ سەلامەت نییە لە بەرەوەی کە بە پێوەی تا ئەسەر ڕوویەوە هیچ کام لەو پەنابەرانی کە کۆچیان کردو نەبووە کە بە یەختێک یاخود بە کەشتیەک و بەلەمێکی زۆر مەزبوط و تەعەڵزە بەڕێکرابێتن بەداخەوە هەمووی کەشتی کۆنن هەمووی یەختی کۆنن بۆیە هیچ با بڵێن مەرجێکی سەلامەتی تێدا نییە و ئەمەیەکە کارەساتەکان دروستەکا بەڕاستی و ئەو ئاوەش زۆر گەورەیە بە حەقەت و شەپۆلەکانیشی بەڕێژەیەکی زۆر پەرچاو بەرزن و نەبوونی نەشارەزایی کە لە کاتێکا و کارتونانی بەڕێیانەکەن بە حەقەت هەمووی کەسانی نایاسایین کەسێک نییە کە بە یاسایی و با بڵێن زانیاری تەواوی هەبێت لەسەر شێوازی بەڕێکردنی ئەو یەختەکە بەڕێ ئەکرێت. بەڵام بەداخەوە بەڕاستی پێویستە خەڵکیش خۆی ئەوە نەوشیار بێ کە ئەزانێت کە لە کاتێکا کە وەرزی سەرماسۆڵە بێ کە لە ناو دەریادا چەند خەتەرە بەڵام بەداخەوەی بینی ڕۆژانە و بە بەرداوامیش حاڵەتەکان دووبارە ئەبنەوە خەڵکی شار کۆچەکات. بەڵێ سوپاس دەکەم کاک شەهرام. کاک دکتۆر عەبدوڵڵا بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی زیادبوونی قوربانیەکان کە ئێستا قوربانیەکان زیادی کردووە پەیوەندی بە وەرزی زستانەوە یاخود پەیوەندی بە مامەڵی قاچاقچیەکان یاخود خراپی ئەو بەلەم و یەختانەوەیە کە ئێستا کۆچبەرانی پێدەگوازرێتەوە؟
وڵا پەیوەندی بە هەرسێکیان هەیە کاک حەچین بەڕاستی ئێستا قاچاقچیەکان ئەو خەڵکیان وەکو باسم کرد پێ لە سەرەتای بەرنامەکە خەڵکیان بەڕاستی هەڵقۆستۆ و قۆڕخی ئەو خەڵکیان کردووە ئەمەش تەبعاً دەبی بەڕاستی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیش هەم بە گوێرەی قانونی عقوباتی عراقی ساڵی 1960 ژمارە 111 و هەم لە ڕێگای بازرگانیکردن بە مرۆڤەکان ئێستا لە 2016 دەرچوو لە عراق ئێستا لە 2010ەوە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت ئەم یاسایە پێویستە ینی بەڕاستی ئەو کەسانی کە ئەگەر کەسێک بەرپرس بێ لەم بوارە دەستی هەبێ وەکو سەرەکی یانەوە وەکو باسکرد لە قانونی عقوباتی عراقی و هەردوو یاسایەکە دەبێت ئەو کەسانە بەڕاستی لێپێچیان لەگەر بکرێت ینی هەم قاچاقچیەکان لێرکوانە هەم ئەو نووسنگانەی کە تەنسیقیان هەیە بەڕاستی لەگەڵ قاچاقچیەکان دەبێت ئەوانە لێپێچیان لەگەر بکرێت ئەوە خاڵی دووەم بەڕاستی تەبعاً سەرما و سۆڵی زستان وەکوتان دەزانن وە شەپۆلی ئاوەکان لەو ڕێگایە خەتەریەتێکی زۆری هەیە و ڕێگایەکە تەبعاً بە خۆتان دەزانن زۆر زەحمەتە و بەچەند ڕێک بۆیە خەڵکەکەش تەبعاً بە بیلاڕووسدا چوو لە بەرەوەی بیلاڕووسیا ڕێگایەکی وشکانیە و خەڵک بە ڕێگای دووبەی یان ئێران یان تورکیا دەچووە بە ڤیزە دەچووە بیلاڕوسیا لەوێ دەچووە پۆڵەندا یان لاتڤیا یان لیتوانیا ئاسانتر بوو بۆ ئەوروپا بەڵام بە ڕێگای تورکیا تەبعاً گەورەترین کێشە ئەوەیە کە من ئەو یەختانە بەخۆی یەختەکان هی 30 کەسە هی 15 کەسە ئەوان 7 نەفەر لێت دەن 100 نەفەر لێت دەن ینی کۆمەڵەیەک تەقەیە کە بەڕاستی یەختەکە بەخۆی 15 کەسە 20 کەسە ئەوان خەڵکانێکی زیاد لە حەدی لێت دەن ئەمە یەختە بچووکە توانای ئەو کەسەی نییە و لەگە شەپۆڵی ئاوەکانیش و لەگە سەرمایەکەش تەبعاً خەڵکەکانیش تەبعاً هەتا ئەو کەسەکە گەرمەلەوان زانیش بیتن بەڕاستی زۆر زەحمەتەکە بتوانیتن خاستن ئەو کەسانی ئافرەتن یان منداڵن ئەمە کێشەیەکی گەورەیان بۆ دروست دەکات تەبعاً لە ئەو هەتا نۆکەندی لە نێوان فەڕەنسا بۆ بەریتانیا هەمووی ئەو نۆکەندە بینەکەی سەعاتێکە باخیرە بەڵام تەبعاً بە ڕێگای ئەو یەختە بچووکەی کە دەڕوا سەعاتەکان زیاتر لە بۆی سەبرتر دەڕوە ئەو قووەتەی نییە و ئەمە ژوای کردووە کە کەسەکان تەبعاً ئیستیغلال دەکرێن بەڕاستی قاچاقچیەکان هەرچەندە ئێستا کە بران یەکێتی ئەوروپا یەکێتی ئەوروپا پارێکی زۆری سەرف کردووە بەوەی ئەو کەسانی کە دەیانگری و حکوم دەگرێن حکومەکانیش بەلاکمی لە 30 ساڵ کەمتر نییە ئەمەش هەمووی لەبەر ئەوەیە کە بتوانن بمبڕی ئەو ڕێگایە بکەن تەبعاً خاڵێک زۆر گرنگە تازە لەگەر باسکە لەگە کاک شەهرامە ئەوەیە بەڕاستی کەمتەرخەمی یەکێتی ئەوروپا کەمتەرخەمیەکی هەیە لەم بوارە کەمتەرخەمیەکەش ئەوەیە کە وەکو ئەو پەیوەندیان ئەو ئیتفاقیە کە لە نێوان فەڕەنسا و بەریتانیا هەیە کە ئێستا کە ئیمیگریشن ئۆفیسەری واتە ئەو کەسانی کە دائیرەی کۆچبەرن لە فەڕەنسا ئێستا لێکۆڵینەوە ئیش دەکەن بۆ ئەوەی خەڵکەکان بگرن ئەمەش بە بەکارهێنانی جیهازێکەیە خۆی پێشتر خەڵکان زیاتر بۆ شوێنەکە دەڕۆیشتن بە لۆری دەڕۆیشتن و لۆریەکەش خەڵکە دەچوە ناو لۆریەکەی بە لۆرەکە دەپەڕینەوە لۆرەکەش دەچوە ناو باخیرەی و خەڵکە دەچوە بەریتانیا و دەچوە حدودی کە پێ دەڵێن شاری دۆڤەرە و لەوێ برێن دەچوە بەریتانیا بەڵام بەهۆی ئەوەی کە ئێستاکە هەندێک جیهازیان هینایە جیهازی تەقەدومیان هینایە و جیهازانە پێشکەوتونە کە هەناسەی کەسەکان دەخوێنتەوە بۆیە هەر جیهازەکە لە لۆریەکە دەدەن کە هەناسەی خوێندەوە سەر کەسەکە کەشف دەبیتن بۆیە ئێستا زۆر خەڵک چی کردووە بۆ ئەوەی چارەسەری و کێشە بکە هەندێک خەڵک علاگەی لەسەری خۆی کردووە هەتاوەکو هەناسەی نێتن ئەمە ژوەی کردووە خەڵکانێکمان ماوەک پێش ئێستاکە کۆمەڵە خەڵکێکی وەکو لە وڵاتی فلیپین و ڤێتنام بوون کە بوونە قوربانی ئەمەش لەو ڕێگای بوو بەڵێ باشە بەس کاکتۆر سەبارەت بە قاچاقچیەکان کورد هەن و یاخودە و پارەی کە دەدرێت بۆ ڕێگەی کۆچ زۆر جار کە گیان لەدەست دەدەن و دەست بەسەراگرنی پارەکانیشان بڵێن ئەوانەی کە بێسەر و شوێنیش دەبن دەست بەسەراگرنی پارەکانیشان هەیە طبعاً ئێستاکە بە خۆمان بینیمان چەند نووسنگەیەکە ئێستاکە لە شارەکانی هەولێر لە سلێمانی کە پێویستە بەڕاستی ئەوانە لێکۆڵینیان لەگەر بێ بکرێن ئەوانە هەرچەندە بەشێکی بچوشیش بن بەڵام ئەوانە بەرپرسن کە ئەو کەسانەکە دەچن پێشتر پارەکەیان دەخەوێنن کە پارەکەیان خەوان پێ دەڵێ گرنتی ئەتوو دەگەی ئەڵمانیا بە چل وەرەقە بە دەفتەرێک بە 2 دەفتەر هیچ شتێک نییە بە ناوی گەرنتی نازانم ئەو خەڵکە ئەو پارە دەداتەوە سیقە بەوانە دەکات پاشان قاچاقچیەکە تەمان و قاچاقچیانی کە دەیان بینین من بە چاوی خۆم دیتیمە لەو شوێنانە تەمان قاچاقچیەکان کوردن بەڵێ و لە نێوان پۆڵەند لە نێوان بولاروس خەڵکی قاچاقچیمان هەیە لە تورکیا بۆ هێنا خەڵکی قاچاقچیمان هەیە لە فەڕەنسا بۆ تورکیا کە لە 2 کەمپی جیاوازن کەمپێکیان پێدەنێن دانکێخە و کەمپێکی ترێک کالاسە کەمپی دانکێخ لە ڕێگای بەلجیکاوەیە کەمپی کالاس لە ڕێگای فەڕەنسا بەریتانیاوە کە خەڵکەکی تەمان ئێستا
2-3 کەس پێشترێ ئێستا هەندێک کەمتر بوویتەوە بە بۆنەی ئەو اتفاقی کە وەکو بەهۆی ئەو اتفاقەیە کە لە نێوان فەڕەنسا و بەریتانیا کراوە بەڵێ قاچاقچەکان تەمان کوردن و ئەو نووسنگانەی کە اتفاقیان لەگەڵ هەیە ئەلێکوانە بڵێن لێرکوانەنە تەمان خەڵکانێکی زۆر پارەکە لێرە دەخەوێنن کە گەیشت نوێندەرێ لێرە عائیلەکەی پارەکەی دەدا بەڵام ئەوەی کە گرینگە زۆر کەسمان هەیە ئێستا شوێن هەیە کە پارەکەی خەواندووە کەسەکە نەگەیشتووە ئەسڵەن کەسەکە ئێستاکە کەسەکە مردووە بەداخەوە ئێستاکە ئەلێرە پارەکەی هێشتا لە شوێنەکەیە کە دەبی ئەو کەسانە بەڕاستی ئەو نووسنگانە بتوانن قەپات بکرێن تەمان خاڵێکی تریژەیە کاک حەچین بێزگە لەو نووسنگانە بەڕاستی ئەو پەیوەندی تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئێستا کە کۆمەڵە پێیجێک دروست بووە لە فەیسبوک لە تیکتۆک ئەو پێیجانە ئیدعای ئەوە دەکەن کە خەڵک دەنێرن کە پێیجمان هەیە کە باسی ئەوە دەکات کە خەڵک بە گەرنتی دەنێری ئەو پێیجانش دەبی بەڕاستی قەپات بکرێن حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی دەبی ینی لێکۆڵین لەگەڵ ئەو کەسانە بکە چۆن دەبی پێیجێک بە عەلەنی بە خەڵک برێتن من بە 3,000 بە 5,000 بە 10,000 دلار ئەدگەینم بەو شوێنە چۆن دەتوانی بە چ ڕێگایەک چۆن تەنسیقی بابزانی ئەو تۆڕەیان ئەو نێتوەرکە لەگەڵ چێە بە ئەو نێتوەرکە بنبر بکاتن بەڕاستی سپاس دەکەم کاکتۆر کاک شەرەم سەبارەت بە هۆکاری چێسە زۆربەی وڵاتانی ئەوروپا سنوورەکانیان بەڕووی کۆچبەران داخستووە چێت بۆ نمونە لە بێلاڕوسیاوە بینیمان ئێستا بڵێن لە یۆناان بڵێن لەگەڵ تورکیا هۆکاری چیە کە ئێستا مامەڵێکی خراپ لە سەراستی یەکێتی ئەوروپا بێنێ دوڵەتی بێ لەگەڵ مەلەفی کۆچبەران دەکرێت ئەوانەی کە بڵێن لە وڵاتەکانی خۆیان ڕادەکەن بەڵێ پرسیارێکی زۆر جوان بوو چکە بە حەقەت ساڵانی ڕابردوو تا حدێک باشتر بوو بۆ کۆچبەران کە ئەیانتوانی مافی پەنابەرێتی وەربگرن و وەکو بینیمان لە ساڵی 2015دا سنوورەکان بە تەواوەتی بەڕووی کۆچبەراندا کرایەوە بەڵام بەداخەوە لە ئێستادا تەنانەت لە کاتی هەڵبژاردنەکانی پارتە سیاسیەکانی ئەوروپاشە زیاتر ئەو خەڵکی ئەو وڵاتی کە مافی دەنگدانیان هەیە دەنگ بۆ پارتانە ئەدەن کە دژی کۆچبەران بە حەقەت ئەمە بۆتە دیادێکی بەرچاو لە زۆربەی وڵاتەکانە بەدی ئەکرێت جاوەکارەکەی با بڵین ئەگەرێتەوە بۆ زۆر شت کە زۆر حاڵەتی نەخوازراو کە ڕوویان ناوە لە ماوەی ڕابردوودا بەداخەوە دیسانەوە ڕەتەکرێتەوە بە سیاسەتەوە چکە بەڕاستی من سەرەتا ئاماژەم پێیاکە مەسەلەی کۆچبەری و پەنابەری کراوە بە کاتێکی فشاری گەورەی سیاسی لەسەر جەم وڵاتەکانە چ لە ناوخۆی خۆیانە و چ بۆ دەرەوەی خۆشان بەکار دێنرێت بەڵام وی کە هەیە ئێمە ئیبینین لە ئێستادا چ سیاسەتی وڵاتەکان و با بڵێن هەوڵاتیانی وڵاتەکانی بەتەواوەتی دژی هاتنی پەنابەرانن لە زۆربەی وڵاتەکانە جۆمانلەیەکی تەنانەت کە با بڵێن تاسیری کردوتە سەر ئیشوکاری هەوڵاتیانی وڵاتەکە خۆشی و مەسائلی ئابووری شەکە لەو بابەتانە مەسائلی ئەمنیەتیشی ترە لەو بابەتانە بەداخەوە کە ئەوەنی من ئاگادارم لە ئێستادا فشارێکی زۆر دەڕاکرێتە سەر باڵۆزخانەکانی عێراق بۆ مەسەلەی دیپۆرتی زۆرە ملێ وەکو چەند ڕۆژی پێشوو بەڕێز کاک بەکر فەتاح باڵێزی عێراق لە نەمسا ئاماژەی پێیا بوو لە تۆڕی کۆمەڵایەتی خۆی نووسیبووی کە لۆدێکی زۆری لەسەرە لە وڵاتی نەمساوە کە نووسیشی 2000 کەیسە بێت زەختی خراوەتە سەر بۆ مەسەلەی ئەوەی کە بە زۆر دیپۆرت بکرێنەوە بەڵام ئەوەی کە مای خۆشحاڵیە پێویستە بیڵێن کە وەزارەتی خارجی عێراقی و حکوومەتی عێراقی بڕیارێکی هەیە کە هەر کەس ئەگەر بە ڕەزامەندی خۆی بێ ئەتوانێت بگەڕێتەوە بەرەو عێراق و داوای دیپۆرت بکات دیپۆرتی زۆرم لێ لە ئێستادا وەستاوە بەڵام بە پێی زانیارانی کە لەبەردەستی منان زۆربەی زۆری باڵۆزخانەکان و زۆربەی زۆری باڵێزەکانی عێراق لە وڵاتانی ئەوروپایە کە لەلایەن ئەو وڵاتانەوە زەختیان لێ ئەکرێ بۆ مەسەلەی دیپۆرتی زۆرە ملێ بەڵێ ئەی وەکو مافی پەنابەرێتی بڵێن ئەوانەی کە دەگەنە وڵاتانە بۆ هاوڵاتی هەرێم و عێراق مافی پەنابەرێتی یاخود بە کێ دەدرێت بڵین مافی پەنابەرێتی بە کورتی بێ سپاس دەکەم بەڵێ ئەوەی کە پێویستە لێرەدا ڕوون بکرێتەوە بە حەقەت ئەوەی کە هەیە بڵین یاسایەکە لە ئیتحادی ئەوروپی و لە دبلنا هەیە کە ئەگەر هەر هاوڵاتیەک جاهەری هەر شوێنێک بێت هەر وڵاتێک بێت بۆ هێ داوای مافی پەنابەرێتی بکە لە وڵاتی کە ڕووی تێ ئەکات مەمەرجێکە بتوانێت بیسەلمێنێت ئەم کەسە کە کێشەیەکی هەیە و هۆکارێکی بڕاپێکرا و کە بتوانێت ئەو وڵاتە باوەڕ پێ بکات کە ئەم لەبەر چ هۆکارێک چۆتە ئەوێ هەڵبەت هۆکارەکان وردەکاریان زۆرە ناتوانین ئێستا بچینە تەفاسیلیانەوە کە یەکێک باسییان بکەین بەڵام ئەوەی کە زۆرینەی لەبەر چاوە مەسائلی سیاسی هەیە
مەسائلی کۆمەڵایەتی هەیە وەکو باڵین ئەگەر لەسەر عێراق سەبکەین بەتایبەتی و هەرێمی کوردستان مەسائلی کۆمەڵایەتی و سیاسی ئیشەکەن و دووخاڵێکە زۆرینەی پەنابەرانی کورد و عێراقی لە دەرەوە داوای مافی پەنابەرێتی ئەکات بەڵام ئەمەش لە حاڵەتێکە کە تۆ ئەگەر هەر کێشەیەکت هەبێ بەدەل لە مرتو پێویستە بەڵگی تەواو زەبەردەست بێ بۆ سەلماندنی کەیسەکەت ئەو کاتە تۆ ئەتوانی مافی پەنابەرێتی وەربگریت. باشە کاک شەرەم وەکو دو پرسیارش بڵێن چی بکرێ لەسەر ئاسی کوردستان بۆ کەمکردنەوەی ئەم لێشاوە بۆ کەمکردنەوەی ئەو قوربانیانەی کە ئێستا دەبنە قوربانی لە ڕێگەی کۆچ و هەندەران. ئەوەی کە پێویستە بەڕاستی لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە پێویستە سیستم و پێڕەوەیکی جوانی هەبێت بتوانێت پلانی هەبێت بۆ داهاتووی گەنجەکان بەداخەوە کە گەنجەکانمانەوەی بینین هەمووی بێئەمەل بوون لە وڵاتەیە من دەچەند ڕۆژی ڕابردوو لەم ناقەشەکانی کەشە باس کراوە خەڵکەیە ئیمکانێتیشی باشتە بەڵام هەر بێئەمەلە لە وڵاتەیە بەرحاڵ بەڵام ئەمە ئەرشی سەرشانی حکوومەتی هەرێمە کە بەوردی پێداچوونەوە بە یاساکانیان بکات و پلانێکی تۆکم و جواندا بنێت و بتوانن بە شێوازێکی فەرمی سەردانی دەرەوەی وڵات بکەن. من لێرەوە ئەتوانم دڵنیایی ئەو بم بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێت و هەر هاوڵاتیەک بتوانێت ساڵی سەفەرێ بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بکات هەروەنێکە بێتە ئەوروپا و وەزعەکە ببینێت لەوانێ هەر شەشما خۆی تۆ بگیرێ ئەو کاتە بەڕاست ئەمەندی خۆی ئەگەڕێتەوە کە لە ماوەی پێشوش بەڕاستی بینی ومانەکە زۆری هاوڵاتیان هەر ئەو پەڕی شەشمان بۆ ساڵێ بۆ دواتر بێزار بوون و دیسان و گەڕاونەتەوە بەڵام زۆر کەس ئەوترێ ئەڵێ باش ئەگەر وایە بۆ نایەنەوە با من ئەمەش ڕوونکەمەوە بەڕاستی کە پێویستە ئەو کەسی کە هێتە ئەوروپا بەڕاستی مەبلەغێک پارەی زۆر سەرف بکات و گەشتۆتە ئێرە لێرە ئەوەی هەی بوو نەی بووە هەمووی لە دەست چووە جاری کە ناتوانێت بگەڕێتەوە لێوە لە سفر و دەست پێ بکە هەرچۆنێ بێت لێرە ئەڵێ ئەمەلێکم هەیە بەڵام بەڕاستی تێبینی من ئەوەیە تەنها کە کار ئاسانی بکرێت لە ڕێی باڵۆزخانەوە و کۆنسوڵێتی وڵاتانی ئەوروپا کە لەوێ هەن یاخودەر وڵاتێکی دیبێ کە بتوانین هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی یاسایی فەرمی سەردانی دەرەوەی وڵات سپاس دەکەم کاکتۆر دوو خولەکیش بۆ بەرەز سەبارەت بەوەی کە چی بکرێ بۆ کەمکردنەوەی قوربانیەکان یاخود بێداچوونیش بۆ دیارکردنی چارەنووسی ئەوانەی کە بێسەر و شوێنن بە کورتی بێ سپاس دەکەم. دەست خۆش بگاک حەچیم سواز بۆ ئەو بەرنامەیەش بەڕێی من 6 خاڵی گرنگ کە پێویستە جێبەجێ بکرێ بەڕاستی خاڵی یەکەم وەکو گوتم زیادکردنی هەلی کارە ئەمە خاڵێکی گرنگیانی پێویستە حکوومەت بە بەردەوامی لەگەڵ ڕێکخراوەنە حکوومیەکانە هەلی کار بتوانێت زیاد بکات گوێ لە گەنجەکان بگریتن گەنجەکان بم لە بەشێک لەو وڵاتێک ئەمە تێداینە و زەمینە سازیان بۆ بکرێتن ئەمە خاڵێکم خاڵی دووەم پێویستە هۆشداری بدرێتە خەڵکەکان کە ئەم ڕێگایەکی قاچاق ڕێگایەکە چۆنە چەند پارە سەرف دەکرێت و دەبی بەڕاستی بزانیتن کە ئەنجامەکە ئێوەکە تازە پێشتر باسی مافی پەنابەرێت کە دەبی بزانری ئایا ئەم کەسەکە دەستەوێن دەرێ ئایا مافی پەنابەرێتی پێدەدرێ یان نادرێ دەبی ئەوان ئەو خاڵی بزانانی خاڵی سێم بەڕاستی دەبی ڕێگە لەو قاچاقچیانە بگیرێتن ئەمە ئەو کەسانی کە بەرپرسن لەشت ئەو قاچاقچیانە بەڕاستی ئەو مڵک و ماڵی ئەو خەڵکە و ژیانی خەڵک دەخەنە مەترسیەوە دەبێ بەڕاستی جێی سیقە نەبن و سیقیان پێ نەکرێ بە هیچ شێوەیەک و دەبی عقوبە بدرێن جابت چ بە قانونی عراقیبی تەمانیچێتی ئەوروپاش لەسەر خەتە لەم بوارە خاڵش تەبعاً دەبی داخستنی هەموو ئەو پێیجانەکە لە فەیسبووکە کە ئیدعای ئەوە دەکەن کە خەڵک بە گەرنتی دەنێنە ئەوروپا و خاڵێکی تر ئەوەیە کە برێن ئەو نووسنگانەش ئەگەر بەشێکن لەوانە ئەوانش پێویستە لێ پێچینان لەگەڵ بکرێتن وهانی خەڵک بدرێ بە ڕێگای یاسایەکەی بتوانێت ڕێگای یاسایی هەتا بۆی دەکرێت ڕێگای یاسایەکان هەڵبژێردریتن و لە کۆتاییش دەبین پەیوەندی و هەماهانگی هەبێتن لە نێوان هەرێمی کوردستان لەگەڵ یەکێتی ئەوروپایە کە ئەوانیش بێنە سەرخەت بزانە ئەو معاناتانە چی هەیە کە لە هەرێمی کوردستان لەگەڵمان جێبەجێ بکرێن نەک بەس لە خۆشیەکانە لەگەڵمان بن دەبی لە ناخۆشیەکانیش لەگەڵمان بن و معاناتمان بزانین ئێمەی گەنج کە وڵاتە بەجێ دێنین طبعاً بزانین بۆ بەجێ دێنین سەوی بەجێهێشتنەکە چیە بۆ ئەوەی هاوکاری و هەماهانگی بێتن و حکوومەتی هەرێمیش پەرلەمان وەکو ئەو لێژنەیەکە هەیە دەبی بەڕاستی ئەوانیش بەدووادا چوون بکەن نەوەک ینی تەنها دەستگایەک وەکو دەستگای لووتکە بچی ئەویشانە بکاتن کە پێویستە حکوومەتی هەرێم بەخۆشی سەرخەت هەمانگی بکاتن لەگەڵ تورکیا لەگە دەوڵەتانی تریش لەگەڵ نوێنەرەکانیان لە دەرەوە بۆ ئەوی بتوانن یارمەتی ئەو گەنجانە بدەن بگەڕێنەوە شوێنی سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەرەزان دکتۆر عەبدوڵڵا عومەر هەروەها شەهرام حەمە سوپاسی ئامادەبوونتان دەکەم سوپاس بۆ بینیرانی بڕە سوپاس بۆ ئەو کارانم خواتان لەگەڵ